ئێرە تەکیەی کاکەمەندە و هاوسەی بەردە قارەمانە. ئێوەش پشتگوێتان قستووە و ئەوەی خەمی بێنیتانە. وانییە لە سایەی ئێمە دانیشتوانی حەسایەوە. لافاوەکەمان بیر ناچێ کەس نەهات بەهانایەوە. هەلی کارمان بۆ هەمویان وەک یەک دەستەبەر کردووە. ئادەی کێتان دامەزران و ئیشەکانتان بۆ کێ بووە؟ هەندێکیان لە کارەباکە و هەندێک خەریک کوورەی گەچە. وەڵڵا بەر کامێرانە بووە ئێستا پێم وتی هەچە. ئاگاوی لە قسەکانی بێ وەستاوی بەرامبەر بەکێ. باش ئەزانم چی ئەڵێم و داوای چی ئەەکەم بۆ تەکێ. پێویست بە داوای تۆ ناکە، ئێمە خۆمان خزمەتێکین. بەڵام خەڵکەکەی ئەفەرمێ هیچ شوێنێ نییە ڕووی تێکەی. وانییە ناحیەکە پڕە لە پارک و شوێنی گەشتیاری. ئەی باوانی درۆ شێوێ تۆ بۆ نەبێباری. پرۆژەکانمان شایدن خەڵکەکەش لێمان ڕازیە. ئەی قوڕ بەسەر تێکەی داماو کە خەڵکی وەک تۆ قازیە. لەوە زیاتر چیتانەوێ کردومانە بە گوڵ بۆیان. بە قسەکانی فری مەخۆن بڕوا مەکەن بە درۆیان.